ئێمە تۆماری پێشووی دەنگدەرانی عێراقیمان بەستەوە بە تۆمارێکی نوێ کە پێشووتر بە شێوەیەکی فەرمی لەلایەن کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراقەوە بە سوپاسەوە تۆماری دەنگدەرانمان بە فەرمی پێگەیشت بوو بە نووسراوی ژمارە خ 691 لە 25/5/2017 توانیمان وەکو پارچە یەدەک ئەو تۆمارە بەکار بینین لە بۆ تۆمارە نوێیەکە لە بۆی هەر هاوڵاتیەکی کوردستان کە پێشتر لە بنکەکانی دەنگدان دەنجی داوە ئەو ناونیشانانەی لە بۆ ئیزافە سەر ئەو داتەبێسە بکەین. وەکو بەڕێز دکتۆرە ئیشارەتی پێدا بنەمای دروستکردنی ئەو داتەبێسە لەسەر فۆرمی خۆراکە چونکە هیچ هاوڵاتێکی کوردستان نییە فۆرمی خۆراکی نەبێتن کە لە هەرمی کوردستان دەژی و پاش تاوتوێکردنی ئەو بابەتە لەگەڵ وەزارەتی بازرگانی ئەوەیان پێڕاگەیاندین کە داتاکانیان مانگانە ئەپدێت و نوێ دەکرێتەوە بۆیە پاکە لەوەی کە ناوی مردی تێدا بێتن یاخود ناوی دووبارە تێدابی. ئەمە هەر بەوە شڕانە وەستاین بەڵکو تیمی تایبەت بەو بوارە چەندین جار پێداچوونەوەیان لەسەر کرد و ماوەیەکی دوور و درێژ کاریان لەسەر کرد لە بۆی بە خۆشحاڵیەوە بگەینە ئەنجام و لە بەیانیەوە دەست دەکرێتن بە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران لەو بنکانەی کە ڕادەگەیەنین بە فەرمی.